تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ولكن ليقضي الله أمرا كان مفعولا ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة وإن الله لسميع عليم. بەڵام دەبوو هەرچی خوا بڕیاری دابوو هەڕوو بدات تا مردنی هەرکەس بە بەڵگەی ئاشکراوە بێت تا ژیانی هەرکەس بە بەڵگەی ئاشکراوە بێت. خوا بێگومان بیسەر و زانایە. سوورەتی ئەلئەنفال بەگوێرەی ئایەتی ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا. دەکرا جۆرێک لە یەکپارچەیی و یەکڕەنگی لە دنیادا هەبوایە، بەڵام ئیرادەی خوایی بوونی ئیمان و کوفری بە ململانەیەکەوە بەستوەتەوە کە بە درێژایی ژیان بەردەوام دەبێت. کاتێک لە حەزرەتی ئادەمەوە تا ئێستا تەماشای مێژووی مرۆڤایەتی دەکەین، ئەم حەقیقەتە بەڕوونی دەبینین. کەواتە ئەگەر بڕیار بێت وەکو دنیای ئیمان بژین، نابێت بۆ ساتێکیش دەستدرێژی و داگیرکاری و خیانەت و دوژمنایەتی دنیای کوفر فەرامۆش بکەین. بۆیە لە کاتێکدا سروشتی دوژمنایەتی کوفر بۆ ئیمان هەمیشە کافران بەرەو پەلاماردان پاڵدەنێت، پێویستە ئیمانداران لە کاتی سەرکەوتنیاندا کارێک نەکەن کافران وا هەست بکەن کە تازە لە ناوچوون و تەنها مردن چاوەڕێیانە. مردوو پێویستە هەر لە سەرەتاوە مردنی خۆی بەڕوونی ببینێت و ئینجا بمرێت. ئەوەش کە دەمێنێتەوە دەژی بە هەمان شێوە، هەتا سبەینێ کەس لە بەردەم خوای گەورەدا بەهانەی وەک بۆچی لەبەرچی نەمێنێت. دەکرێت مەبەستەکە تەواو پێچەوانەی ئەمەش بێت، واتە ئیمانداران دۆڕا و دنیای کوفر سەرکەوتوو بن، بەڵام ئەنجام هەر ناگۆڕێت. هەردوولا لە بەرامبەر پەروەردگاریانەوە بیان و بەهانەیەکیان نییە، چونکە لە دەرەنجامی ململانەیەکدا زیندوان بە زیندویی ماونەتەوە و لە ناوچوانیش لە ناوچوون و ڕۆیشتون. با کەمێک زیاتر ڕوونی بکەینەوە. ئەگەر دوولایەنەکەی جەنگی بەدر نەخشەیان بشێشایە و مەوعیدیان دابنایە، نەیان دەتوانی ئەو زەمینەی پێکدادان و کەش و هەوا و ژینگە و هەلو مەرجە پێویستانە فەراهەم بهێنن کە قەدەر نەخشەی بۆ کێشا بوو. ڕووداوەکە بە جۆرێک لەسەر و ئیدراکی ئادەمیزادەوە نەخشە ڕێژکرا کە بیان ویستایە یان نا ناچار بوون دەسەویەخە شەڕی یەکتر بکەن و لە ئەنجامیشدا ئەوانەی مافی ژیانیان مردنیان هەبوو بە مستەحەقی وەریان گرت. ئەو لاوازانەی کە خاڵە لاوازەکانیان بریتی بوو لە ڕق و قین و نەفرەت و داخران بەڕووی ڕاستڕەوی و نەزانی ژیانی هاوبەش لەگەڵ کەسانی دیدا لەم دنیا و لەو دنیا هاوڕێ لەگەڵ تاوانە ڕوون و ئاشکراکانیاندا و بە جۆرێک کە هیچ جۆرە بیانوێکیان نەمێنێت لە ناوچوون. ئەوانەش کە بەردەوام بە دوای مەفکورەی بەرزدا ڕایان دەکرد لە بەدر و هاوشێوەکانیاندا تاوان و توندوتی ژیان ئەنجام نەدەدا، بەڵکو هاوڕێ لەگەڵ دڵارامی تەمێکردنی ئەوانەی کە شایانی تەمێکردن بوون بە ئاسۆی ژیان لەسەر ئاستی دڵ و ڕۆح و ویژدان گەیشتن. بە کورتی لە بەدر و هاوشێوەکانیاندا نەڕزگار بوو نەمردوو نەکافر و نە ئیماندار و نەبراوە و نەدۆڕا و بەدەر لە تێڕوانینێکی ڕاست و دروست بۆ ڕووداوەکە هیچ شتێکی تری لەدەست نایەت، چونکە ڕووداوەکان بە گوێرەی نەخشە و پیلانی سەمیع و عەلیمێک ڕوویان داوە کە بە باشترین شێوە هەموو شتێک دەزانێت و دەبیستێت. وإذ يريكموهم إذ التقيتم في أعينكم قليلا ويقللكم في أعينهم ليقضي الله أمرا كان مفعولا. کاتێکیش بەیەک گەیشتن لە بەرچاوی ئێوە ئەوانی بەکەم نیشاندا و ژمارەی ئێوەشی بەکەم هێنایە بەرچاوی ئەوان، بۆ ئەوەی هەر ئەوە پێش بێت کە خوا بڕیاری لەسەرداوە. ئەو ڕووداوەش دیسان لە جەنگی بەدردا ڕوویدا. ئەوانەی لە ڕیزی موسڵماناندا بەشداری بەدریان کرد تا ئەو کاتە بەشداری هیچ جەنگێکی جددیان نەکردبوو. جگە لەمە نابێتەوە لە بەرچاو نەگیرێت
کە نیەتی ئەوان لە چوونە دەرەوەیان لە مەدینە بریتی بوو لە شوێن کەوتنی کاروانەکە نەک جەنگ. هەنووکە لەم کاتەدا ئەگەر مسلمانان هێز و توانای ڕاستەقینەی لەشکری بەرامبەریان بینی بە لەوانە بوو تووشی ترس و شڵەژان ببوونایەتەوە، بەڵام کاتێک جەنگ دەستی پێکرد و چیدی فرسەتی گەڕانەوە نەبوو، خوای گەورە حاڵەتی ڕاستەقینەی ئەوانی پیشانی ئیمانداراندا هەتا پشت بەخوا ببەسن و پەنا بۆ عینایەتی ئەو ببن. ئەگەر ئەم بە کەمتر بینینە هەر بەردەوام بوایە هاوڵە بەڕێزەکان بە هەوایشان ڕوبەڕوویان دەبوونەوە، چونکە بەگشتی ئینسان لەوانەیە لە کاتی ئیسراحەت و خۆشیدا عینایەت و ئیکرامی لەبیر بچێتەوە. لێرەدا شتێکی بەسوود ئەگەر ئاماژە بۆ لایەنێکی دیکەش بکەین. ئەو فریشتانەی لە بەدردا بۆ یارمەتیدانی مسلمانەکان نێران ڕاستەوخۆ وەک مرۆڤ شەڕیان نەکرد و شمشێریان بەکار نەهێنا و کافریان نەکوشت، بەڵکو ئەوان تەنها بۆ بەرزکردنەوەی ورەی معنەوی ئیمانداران و شکاندنی ورەی سەنگەری بەرامبەر هاتبوون. ئەگەر مەلایکەتەکانیش بەشداری جەنگەکەیان بکردایە پەردەی هۆکارەکان هەڵدەگیرا و ئیمانداران نازناوی غازی و جەنگاوەریان پێنەدەبڕا و ئیدی هەمووان دەکەوتنە چاوەڕوانی عینایەتەوە، هەرچی عینایەتەکانیشە لەم دنیای تاقیکردنەوەیەدا زیاتر لە پشتی پەردەوە دێن. بەڵێ سەرەتا خوای گەورە مشریکەکانی کەمتر لە ژمارەی خۆیان پیشانی ئیمانداراندا، ئەمەش یەکەم عینایەت و یەکەم ڕەحمەت بوو بۆ ئەوەی چاوەکان نەترسێن و گوڕ و ورە و تینی مێتافیزیشی بە تەواوەتی تاو بسەنێت و ڕۆحەکان لە کاتێکدا کە هێشتا باری دەرونی جەنگ گەرم نەبووە تووشی ترس و بێزاری نەبن. ئەوەش کە سوپای بەرامبەر مسلمانانیان کەمتر لە ژمارەی خۆیان بینی ڕەهەندێکی جیاوازی هەمان شەپۆلی ڕەحمەت و عینایەت بوو و لە ڕێگەی بەگەڕخستن و بەکارهێنرانی هاوڵە بەڕێزەکانەوە مڕادی ئیلاهی هاتەدی. دواتر هەردوو لە چەندەتی و چۆنیەتی ڕاستەقینەی یەکتریان بینی، بەڵام ئیدی قۆناغی قەزای خوای گەورە دەستی پێکرد بوو. ئیمانداران خۆیان لە ناو جەرگەی جەنگەکەدا دیبووەوە و بە یارمەتی پشتیوانی خوایی و ستراتیژێکی باشی سەربازی بەرەو قەدەرە جوانەکەیان هەنگاویان نا. ملحیدان و دەستدرێژی کارانیش چەشنی دار و پەردوێکی بێپەنا و پشتیوان تاڵترین ژێرکەوتنیان دەچەشت و بەرەو چاڵی کوێری چارەنووسیان بەردەبوونەوە.